تیپێک کە بەشداری خولیشی کرد من گاڵتەم لێ بڵێ وڵا بەس بۆ ئامادەکاریە من ێستا حەزەکەم هەموو یاریەکان بەرمەوە گەر بەس بۆ ئامادەکاری بێ هەڵبەتە لەوانەیە بە تیپێکی تر بەشداریمان کردایە کە سوور لێمان معلومە بوو هەموو یاریەکان ئەنجامەکەمان خراپە بوو لەبەرەوە ئێمە بەشداریمان کردەوە سەرکەوین طموحمانەیە سەرکەوین سەریش نەکەوتین ینی وەکو مشارەکەیەکە بێ لەبەری زۆری یاریزانەکانی ئێمە گەنج و لاون ئەگەر دیقەتان نابێت لە یاریەکە ینی من حەزەکەم ئەو پەیامە بگەێنم ئێمە لە پارەوە بۆ ئەم ساڵیش ینی تیپی نادی سیروان ئەوەی ئیسپات کردو بۆ زۆری یانەکان کە تۆپتۆپێن بریتی نییە لە پارە زۆری بریتە لەو یاریزانانەی کە ئاستی خۆیان پێشکەشکەن لە یاریگایە ڕاستی ئەنجامی هەردوو یاریەکەمان لە توحی ئێمانە بوو کە بۆ یاتوی ئێمە ئەم یاریش هەتا بۆ سێ خاڵ یاریەکە هاتوین بەڵامی تر ڕاستی یاری یانی پێشمەرگە کۆمەڵە گەنجاتبوون و بەرامبەر ئێمە یاریان کرد هەموو حسابێ بۆ ینی نەورۆزەکە نێمەش ڕاستە بە تەمای ئەنجامێکی باشین بەڵامی تر تۆپی پێشە هەموو شتێواریدا سەبار بە یاری ئەم ڕۆژەر بە هەمان شێوە بە تایبەتی یاریگاکە ڕاستی تۆزێ قورس بوو بۆ یاریکردن ترش تیپی ئەمە شێواز یاریکردمان بۆ شێوە یاریکە بە پاس بگەینە تیوی بەرامبەر بەڵام خۆزان لە یاریگایکی وا تۆزێ زەحمەت ترەوە ئەوانیش کۆمەڵە گەنجی باشن و تر هەر بەو شێوەیە ئینشەڵا یاریەکانی کە وڵێن کە قەرەبووی ئەم یاریانەشکەین